هەفت ساڵ دەرباز بوون تا نەهاژی ئاوەڕێن شنگال دناوە کەمپ و کابلادا دۆخەکەی مرۆڤیە کلابدا دژین لە سنوورێ پارێزگا هەدۆک 16 کەمپێن ئاوەڕێن شنگال هەینا کو 65282 خێزان ئانکو 33859 ئاوەرە هەینا دەناوە کەمپ و کابلادا و لە هاوین و زستانە مەترسی سەر ژیانەوان هەیە ژیانەکە گەلێکە مەترسی و زەحمەت بوران لە نێوان خیڤەتادا ئەم حەست کرد و حەلەک هاتپاکردن یعنی ئەو اتفاقیان نێفەردە حکوومەتە هاتپا بجیکردن و خەلک بەگەریا با سەر مال و ملکی خۆ بڕاستیژی متبینن کەسی هاشفان ئاوارانینە ئەمە هەر ساڵەکە هات و دەرباس بێوەکە خوا چ تشت نایەنە گوهۆرین خودێ ئەم یعنی کی ئینسانی ناوێ بچە سەر مال و جێت خوا تشتێ هەری مەبێنەوە مە بێم چنە مالێت خوا مالێت مەژمەڕەت تعویدەکە معنەوی تعویدەکە مادیە باش بدنەما لنا ئەم مادیە نبتنێ ئەم نکارن لازمە دعمەکی مەی ئەمنی چێبێ هەتانەکی ژمەڕە ڕێک vەبێ ئەم بچن ئەس ئیرۆ بچم تعویدا مادی بدنە مرۆێ درێ ماڵە خۆچێکم سبا ئەس دیسا بڕەڤم ئەس ناچم وەزارەتە کۆچ و کۆچبەرانی عێراقی چەندین جارە داخوازە گرتنە کەمپە و ڤەگەڕێنە ئاوەران کریا لێ بەرپرسێ ڕاگەهاندنە ڕێبەریا کۆچ و کۆچبەران دەهۆک بێژێت پابندی هیچ بڕیارێکە وەزارەتە کۆچ و کۆچبەران نابن ڕێبەریا کۆچ و کۆچبەرانە بەرسەفدانە قەیرانەگیر دوی پارێزگەها دۆکینە و وەزارەتە ناوخۆ حکوومەتە هەرێما کوردستانینە بەرگا ملزەمینی پێگیری التزامی پێ بڕیارە هەر بڕیارێکە حکوومەتە مرکزی بدات کول سەرمە فارز بکات ئەم گیری دوی وەزارەتە ناوخۆ هەرێما کوردستانێ هەرگاوەکە وەزارەتە هەرێما کوردستانێ بڕیاردا ئان دیراسە کرد و بابەتێ گرتنەوە کەمپا سنەری پارێزگاها دۆکیا درستە ئەم عملیە قەبسانەهێژینە بەس ئەم نەچارین التزامی پێ بکەین ئەماش غێری وەزارەتە ناوخۆ دەرکەوتی هەرێما کوردستانی ئەم ملزەمینن چ بڕیارێتی جێبەجێ بکەین ji sala 2014 were awerên şingal li bergerma habîne û sermaya zivistanê di nava çadira da dijîn û ji ber bêserûberiya çadırên wan çendîn cara çadırên wan şewitîne û çendîn awere bûyîna qurbaniya lewra jî awerên şingal daxwaza jiyaneke aramtir dikin. Şêrwan Xidir Kursad News di nava kampên awara da.